بەناوی خوای گەورە و میێرەبان جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویست خۆم زۆر بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم مامۆستا سالار پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەشەکەین کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەرمان بێت. دەست خۆشەیدا. سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم ئەمڕۆ کۆمەڵێک بابەت و بڕگەمان بۆ ئامادە کردوون بۆ ئەوەی جێگەی سود و ڕەزامەندی گشتلایەکتان بێ هەوڵەدەین کە ئەمڕۆ لەگەڵ میوانەکانمان شەنوکەوی دوو بابەتی زۆر گرنگ بکەین هۆکارەکانی ڕوودانی بوومەلەرزە شەنوکەوەکەین بابزانین بوومەلەرزە بەهۆی چیەوە ڕووەدا ڕوودانی بوومەلەرزە لە هەرێمی کوردستان تا چەند مەترسیدارە هەروەها بابەتی دووەممان باز لە دراوە ئەلکترۆنیەکانەکەین و چۆنەتی مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکان لە ڕووی شەریعەتی ئیسلامیەوە چۆن دەبێت میوانێکمان دەبێت لە هەولێرەوە لەو بارەوە قسە دەکەین هەڵبەتە ماوەیەکی زۆرە خەڵکی هەرێمی کوردستان بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستان لێرە و لەوێ دەکەونە ناو ئەو بابەتەوە کە مامەڵە و بازرگانی بە دراوی ئەلکترۆنی بکەین بابزانین لە ڕووی شەریعەتی ئیسلامیەوە مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکان دروستە یاخود نا. بەڵێ بەڕێزان لەگەڵم تاوەرانش کۆمەڵێک بڕگەی دیکەمان هەیە کە سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشەوە بزانین ڕۆژی کەشەوەهای ئەمڕۆی سەرجەم شار و چارەسەکانی هەرێمی کوردستان چۆنە فەرموون با پێکەوە بینەرگین. فەرموون.
دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان هەڵبەتە وەکو لە پێشەکێکەیە باسم کرد باس لە زەمین لەرزەکەین هەڵبەتە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە هەرێمی کوردستان لە ڕووی زەمین لەرزەوە لە چاو وڵاتانی دیکە لەسەر هێڵی زەمین لەرزە نییە بەڵام کاریگەریەکانی زەمین لەرزەش دوجار ئەگەر لە سنوورەکانی هەرێمی کوردستانی شەوە بێت بە پێی بەرزی پلەی ڕێختەر دوجار کاریگەری لەسەر شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەبێت وەکو بینیمان لە کۆتایی ساڵی 2017 کە کاریگەری زەمین لەرزەکەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کە کاریگەری لەسەر شارەکانی هەرێمی کوردستان دروست کرد وەکو لە دەربەندیخان بینیمان کاریگەری لەسەر بەنداوی دەربەندیخانیش دروست کرد لەم چەند شەوەی ڕابردووشدا بینیمان کە زەمین لەرزەیەک بە قوڵایی زیاتر لە 15 کیلۆمەتر لە پارێزگای سلێمانی ڕوویدا ئەم زەمین لەرزەیە لە شارەکانی هەرێمی کوردستان هەستی پێکرا بەڵام ئەمەوە ناگەێنێت کە هەرێمی کوردستان لەسەر هێڵی زەمین لەرزە بێت بەڵام بەهۆی لە ڕووە عیلمیەکەەوە ئێمە هەوڵەدەین لەگەڵ میوانەکە باسیەوە بکەین چونکە ئەوە شارەزایی ئێمە نییە بەڵام ئەوەندەی کە لەسەری خوێندومانێتەوە بۆ ئەم بابەتەش هەوڵمان داوە شارەزاییمان هەبێت بۆی لەگەڵ میوانەکەمان پرسیاری لێ دروستکەین ئەوەیە کە لە ئەسنای ترازانی چینەکانی زەویەوە جاری وایە زەمین لەرزە ڕووەدات هۆکارێک کە باسەکرێت زۆر باسی لێواکرێت لە زۆربەی وڵاتان کە کاتێک ئیشکردن لە کانەکانی خەڵووس ڕوویداوە هەروەها ئیشکردن بۆ دەرهێنانی نەوت و غازی سروشتی بە هەمان شێوە کاریگەریە وەکو دەوترێت کە ئەمەی ڕوویداوە هەڵبەتە لەوەیە هۆکارێک لە هۆکارەکانەوە بێت کە لە مەنتیقەی پارێزگای سلێمانی ڕوویدا بێ ئیشکردن لە چینەکانی زەویەوە هۆکار بۆ ڕوودانی لەگەڵ ئەگەر هاوکارانم پێم بڵن میوانەکەمان حازرە زۆر باشە میوانەکەمان کاک ئەبوبەکر عەلی بەڕێوەبەری داتا سنتەری بوومە لەرزەزانی سلێمانی لەگەڵمانە کاک ئەبوبەکر بانیت باش بە هیوای تەندروستێکی باش ئەمەوێت بەو پرسیارەت دەست پێ بکەم کە ئایا هەرێمی کوردستان جارجار ئەم زەمین لەرزانەی تیا ڕوودەدات بە تایبەت لە پارێزگای سلێمانی لەم چەند شەوی ڕابردووە ڕوویدا هۆکارەکانی چین؟ بەڵێ بەناوی خوا سڵاو لە هەموو لایەک ئەوەی کە ڕووەدا طبعاً ناوچەی سلێمانی و دەوروبەری و هەموو هەرێمی کوردستان نزیکە لە یەکێ لەو پشتێنە بوومە لەرزانەی کە بە ناوچەکەی تێپەڕ دەبێت و بە ئێران و تورکیا تێپەڕ بێت کاریگەری ئەم پشتێنە بوومە لەرزەیە دەکەوێتە سەر هەرێمی کوردستان و لە ناوچەکان جیاجیاکانی هەرێمی کوردستان جارجار بوومە لەرزە ڕووەدا و بە بەردەوامی ئێمە لە سنتەری داتا سنتەری بوومە لەرزەی سلێمانی بەهۆی بوونی تۆڕێکی بەرفراوانی 12 ویزگەیی بەردەوام چاودێری ئەو جم و جۆڵ و چالاکی بوومە لەرزانە ئەەکەین کە لە ناوچەکەدا و لە هەرێمی کوردستان بە تایبەتی ڕوئەدا و بەردەوام بوومە لەرزەشمان هەیە بەردەوام تۆماری ئەەکەین ڕۆژانە بەڵام پلەکانی لە نێوان 1.5 تاکو 2.5 و ژمارەکانیان مانگانە ئەگەر سەیرێکی ئامارەکان بکەین تا مانگی دەی ئەم ساڵ کە تا ئێستا لێرەیان زیاتر لە 1053 بوومە لەرزەمان تۆمار کردووە کە لەو ژمارەیە 553 بوومە لەرزەی لە هەرێمی کوردستان ناتۆمار کراوە بەڵام خۆشبەختانە ئەو بوومە لەرزانەی کە تۆمار دەکرێت لە هەرێمی کوردستان و لە ناوچەکە و بە تایبەتی لە ناوچەی سلێمانی و دەوروبەری و سنووریەکان پلەکانیان یەجگار کەمە بۆ نمونە بڵێن پلەی 1 بۆ 1 بوومە لەرزەمان تۆمار کردەوە پلەی 2 بۆ 2 لە دەیانەوە 380 بوومە لەرزەمان تۆمار کردووە و پلەی ئەو پلانەی کە بەرزن بە تایبەتی 4 پلە بۆ 4 لە دەیانەوە بێت تەنها 13 بوومە لەرزەمان تۆمار کردووە لە ماوەی 10 مانگە واتە هەر مانگەی تقریباً 100 بوومە لەرزەمان تۆمار کردووە کە ئەمەش چالاکی تەواوەتی ناوچەکە دەستنیشانەکە کە چالاکیێکی بوومە لەرزەمان هەیە و بەردەوامیشە
ئەمەش زۆر ئاساییە تووشی ئێمە نزیکین لەیەکێ لە پشتێنە بوومەلەرزەکانی جیهانیەوە. بەڵێ فەرموو. زۆر باشە کاگە بکر هۆکار چییە کە ئەو پلە بەرزانەی بڵێن ئەو مەلەرزەی کە ڕوئات پلەکانی بەرزە و دانیشتوان هەستی پێەکەن زیاتر دەکەوێتە وەرزی سەرماوە وەک لەوەی کە دەزانین چەند ڕۆژێک کە بارانبارین دەستی پێ کردووە لەم لاولۆلا دەبیستین کە لەم ناوچانەدا بوو مەلەرزە ڕوویدا و دانیشتوان هەستی پێ دەکەن. ئایا هۆکارەکەی ئەمە بارانبارین تا چەند هۆکار دەبێت بۆەوەی کە زیاتر بوو مەلەرزە ڕووبات و پلەکەی زیاتر بێت؟ بەڵێ بوومەلەرزە هیچ کات و سات و پەیوەندی بە وەرزەکانەوە نییە تووشێ ئەو بوومەلەرزانەی کە ڕوو ئەدەن بە تایبەتی بوومەلەرزەکەی پێرێشە و کە ڕووی یا پلەکەی 4 پلە بوو لە نزیک بازیان بە پێی زانیارەکان و شیتڵکردنی زانیارەکان لە داتا سێنتەر قوڵایەکەی 15 کیلۆمەتر بوواتە قوڵیەکی زۆرە بە نیسبەتەوەی کە باران یاخود وەرزی سەرما کە تەسیرا دەکات لە تەنها ناگاتە 100 مەتر یا 200 مەتری چینی زەویەوە کە ئەویش هەر تەنها بەشی سەرەوەیەتی واتە هیچ پەیوەندیەکی پێیوەست نییە بە بارانبارینەوە یاخود هەر وەرزێکی سەرما و سۆڵە بەس لەوەی تر ئەو بوومەلەرزێ ئەو کاتەی یعنی هیچ کاتێک دیاری ناکرێت بۆ ڕوودانی بوومەلەرزە لە هیچ کاتێ بێ ڕوو ئەدات لەوانەیە لە کاتی زستانە ڕوو بدات یعنی ئێستا ئەگەر بڕوانینە سەر شیتەڵی دانیارەکان من هەم پێشەوە باسم کرد لە هاوینیشە هەر 100 بوومەلەرزەمان لە مانگێکا تۆمار کردووە هیچ پەیوەندی بە گەرما و یاخود سەرما و یا کەش و هەواوە نییە هەچەنە هەندێک توێژینەوە دەکرێت لەسەر ئەوەی کە ئایا بتوانرێت زانن پەیوەندیەکی ڕاستەوخۆ یاخود ناناڕاستەوخۆ لە ڕوودانی بوومەلەرزە بە بارانەوە هەبێت ئەوانە وەکو توێژینەوە وەکو بەراوردێک لە کە کاتێک بارانێکی زۆرە بارێت و تەسیراتی لەسەر ڕوودانی بوومەلەرزە وەکو بیردۆزە وەکو ڕاستیەک تا ئێستا نەسەلمێنراوە و ئەوەش دەریەخات کە قوڵایی بوومەلەرزەکان زۆرترن لەو قوڵایی ئەو بارانەی کە ئەبارێت یاخود ئەو تەسیراتانەی کە بارانبارینەی کاتە سەر بڵێن چینی زەوی کە تێکەڵی زەوی زیاتر لە 3 کیلۆمەترە ئەو بارانە ناگاتە ئەو پەڕی ناگاتە کیلۆمەترێکیش. کاگە بەکر دەوترێت لە ساڵانی ڕابردووە کەمتر زەمین لەرزە هەبووە لە دوای پشکنینی بیرەنەوت یاخود دەرهێنانی نەوت و گازی سروشتی لە هەرێمی کوردستان زەمین لەرزە زیادی کردووە چونکە ئەمە تەسیر لە چینەکانی زەوی دەکات تا چەندەم قسەیە دروستە؟ بەڵێ یەکێ لە هۆکارەکانی ڕوودانی بوومەلەرزەی دەستکرد ئەمە پێڵێ نەک سروشتی دەرهێنانی نەوت و گاز و هەر شتێکی تر لە ژێر زەوی بێت بەهۆی ئەو ناجێگیرەی کە دروست ئەبێ بە خستنە ناوی دوای ئەوەی کە نەوت دەریێت ئاوی تێکرێت لە بیرەکان ئەو ئاوا چێتە ناو چینەکانی زەویە و نائیستیقرارێتێک دروست دەکاتەوە بێتە هۆی دروستبوونی بوومەلەرزە ڕاستە دەرهێنانی نەوت و پڕکردنەوەی بە هەر شلەمەنیەک یاخود ئاو بێت یا هەر شلەمەنیە بێتە هۆکارێک بۆ ڕوودانی بوومەلەرزە بەڵام خۆشبەختانە ئەو بوومەلەرزانەی کە بەهۆی دەرهێنانی نەوتەوە یاخود هەر دەستکاریەکی مرۆڤەوە بێت پلەکانی ناگاتە سەر و 4.5 پلە. زۆر باشەکە گەو بکردکەواتە ئەو بوومەلەرزانەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدەن ئایا ئەوەندەی ئێوە کە زانیاریتان هەبێت و پشکنینتان بۆ کرد بێت زەمین لەرزەی سروشتین یاخود بەهۆی دەرهێنانی ئەم نەوت و گازی سروشتیەوەی هۆکارکەی واتە ئایا زەمین لەرزەی سروشتین یاخود دەستکردین؟ وڵا ئەوەی ئێمە دەریەکەین لە داتا سێنتەری بوومەلەرزەی سلێمانیەوە تەنها دەستنیشانکردنی شوێن و کات و هێزی بوومەلەرزەکەیە و هیچ توێژینەوەی چیشمان نەکردووە یاخود ئاگاداری ئەوانینەوە هەرچی دەستگا توێژینەوەکانی زانکۆکانی هەرێمەکە بتوانن پەیوەندیەک و یاخود پەیوەستێک لە دەرهێنانی نەوت و هەر شلەمەنیەک بێت لە زەویەوە گاز بێت یاخود هەر شتێکی کە بێت و دیراسەکردن لەسەری توێژینەوەی لەسەر بکرێت ئەوەی ئێمە پەیوەست بێت دەستنیشانکردنی شوێنی ڕوودانی بوومەلەرزەکەیە ئەو شوێنانش نزیکن لە دەرهێنانی بڵین
نەوت و یاخود گازەوە ئەوە لە ئەرچی دەستگا توێژینەوەکانی زانکۆکانی هەرێمە. زۆر باشە باس لەوە کرد کە ڕۆژانە زەمین لەرزە ڕوو دەدات لە هەرێمی کوردستان وەکو باسی شکرد ئێوە ڕۆژانە دیاری دەکەن ئەو زەمین لەرزانە بە زۆری کە ڕوو دەدات لە هەرێمی کوردستان چقەکانیان دەکەوێتە کوێوە؟ ئەو بوومەلەرزانە هەر وەکو پێشتر باسم کرد تۆڕێکی بوومەلەرزەی بەرفراومان هەیە کە لە زاخۆ دەست پێ دەکات تاکو کەلار ئەم تۆڕە بەرفراوانە وای کردووە کە بتوانین هەرچی ئەو بوومەلەرزانەی کە لە هەرێما ڕوئەدات بە پلە بچووکەکانی شەوە تۆمار بکەین جاران بۆیە نەمان نەزانی چەند بوومەلەرزە ڕوئەداتەوە یاخود چالاکی بوومەلەرزەکانمان دەستنیشان نەئەکرد لەبەر نەبوونی ویزگەی پێویست بۆ دەستنیشانکردن و دەرهێنانی پلەی بوومەلەرزەکە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەم تۆڕە بوومەلەرزە بەرفراوانە لە ئارادایە واتوانین بوومەلەرزەکان هەمووی دەستنیشان بکەین شوێنی ڕوودانی بوومەلەرزەکانیش جیاوازە ینی لە ناوچەند سنووریەکان بە تایبەتی لە پێنجون و گەرمیان زۆربەی بوومەلەرزەکانمان لەو ناوچانەیە کە ئەکەوێتە نزیک پشتێنەی بوومەلەرزەی بڵێن زاگرۆزەوە کە لە بەناو ئێرانە تێپەڕەبێت زۆربەی ئەو بوومەلەرزانەی کە ڕۆژانە تۆماری یەکەین و یاخود مانگانە دەستنیشانیان ئەەکەین ئەکەونە سەر نزیک سنووری ئێرانەوە بەڵام خۆشبەختانە پلەکانیان ئەوەنە بەرز نییە کە کاریگەری لەسەر خەڵکەکە هەبێت. زۆر باشە کاگە بەکرد تا چەند زەمین لەرزەکانی هەرێم مەترسین؟ ئەو بوومەلەرزانەی تا ئێستا بەپێی دیراسات و یاخود ئەو داتا مێژووی کە لەبەر دەستمانایە ئەو بوومەلەرزانەی لە هەرێم بەرزترین بوومەلەرزە تا ئێستا تۆمار کرابێت لە ساڵەکانی چلەکان و پەنجاکانی سەدەی ڕابردووە کە لە پێنجون ڕوویاوە و سەر و 5 پلەونی بووە بەڵام ئەوانەی تا ئێستا تۆمارمان کردووە لە ناو هەرێمی کوردستانە نەگەیشتوەتە 5 پلە یاخود 5 پلەی تێنەپەڕاندووە تەنها 4.5 و 5 ئەمەش یعنی دڵخۆشکەرە لەبەرەوەی تا پلەکان لە نێوان 4.5 و یاخود 5 پلە بێت ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو وزەیە کە کۆ ئەبێتەوە زوو خاڵی بێتەوە و خۆی دانەنێ بۆ پلەیەکی بەرزتر و کاولکەر کە لە داهاتووە ڕوو بدات یعنی ئەم بوومەلەرزانە یعنی خۆشبەختین کە ئەم بوومەلەرزانە ڕوئەدا لەبەرەوەی ئەو وزەیە پێویستی کۆ نابێتەوە بێ بەهۆی ڕوودانی بوومەلەرزەیەکی بەهێز و کاولکەر. کاگە بەکرد زەمین لەرزە لە چ پلەیەکدا ترسی هەیە زۆر جار قسەیەکەیە کە دەوترێت بگاتە 9 پلە ئەو کاتە ترسی دەبێت و زیان دەگەێنێت ئایا ئەم وتەیە تا چەند ڕاستە؟ بوومەلەرزە لە دوای پلەی 5.5 و 6 ئیتر کاریگەری لەسەر خان و هەچی دامەزراوەکان ئەبێت بە پێی پلەکەی تا بەرەو سەرەوە بڕۆین کاریگەری زیاتر ئەبێت و لە هەمان کاتە احتیما دەکاتە سەر قوڵی بوومەلەرزەکە ئەگەر تا قوڵەکەی نزیک بێ لە زەویەوە طبعا کاریگەریەکەی زیاتر ئەبێت ئەگەر نزیک بین لە تیشکۆی بوومەلەرزەکەەوە هەر کاریگەری زیاتر ئەبێت ئەگەر بیناکە یاخود ئەو دامەزراوانەی کە دروستە بن کۆدی بوومەلەرزەی تیا ڕەچاو نەکرابێت ئەبێتە هۆیەوەی کە کاولکاری دروست بێت لە خانوو یاخود ئەو دامەزراوە ئینشاءانەی کە هەیە لە ناوچەکەیە بەڵام ئەوەی کە بە پێوەرەکان پلە 9.5 بەرزترین پلە بووە تا ئێستا تۆمار کراوە لە ساڵی 1960 بووە لە شیلی کە کاولکاریە ئیتر لەو پلەیە تا ئێستا تۆمار نەکراوە. زۆر باشە کاگە بەکرد دەوترێت خۆشبەختانە هەرێمی کوردستان لەسەر هێڵی بوومەلەرزە نییە بۆی هەیە هەرێمی کوردستان بەهۆی ڕوودانی زۆری زەمین لەرزە لە هەرێمی کوردستان بکەوێتە سەر هێڵی زەمین لەرزە یاخود نەخێر مادەم لەسەر هێڵی زەمین لەرزە نین وەکو وڵاتی ئێران و تورکیا و وڵاتانی دیکە وەکو یابان ئێمە خۆشبەختانە ناکەوینە سەر هێڵەکە. ئێمە ناڵێن هێڵی بوومەلەرزە ئێماڵێن پشتێنی بوومەلەرزە ئەو پشتێنە بوومەلەرزەی کە بە ئێران و بە تورکیا تێپەڕ دەبێت یەکێکە لە هەرە
دووەم پشتێنەی جیهانی کە لە چیاکانی ئەلبەوە یاخود لە ئەوروپاوە دەست پێ دەکا کۆتاییەکەی بە چیاکانی هەمەلایە دێت و بە ئێران و تورکیا و تێپەڕ دەبێت. بەڵام ئێمە لە نزیک ئەو پشتێنەوەین. هۆکاری زیادبوونی بوومەلەرزەکانیش بەهۆی چالاکی بوومەلەرزەی ناوچەکەیە، یعنی هەر خۆی پێکداتانی پلێتی عەرەبی بە پلێتی ئێرانی هۆکاری سەرەکی ڕوودانی هەموو ئەو بوومەلەرزانەیە. بەس خۆشبەختانە ئەو بوومەلەرزانەی کە لە هەرێمی کوردستانە ڕوو ئەدات و ئەکەوتۆتە دیوی ئەم دیوی پشتێنەکەەوە، هەچی بوومەلەرزە بەهێزەکانە دەکەوێتە دی پشتی پلێتی عەرەبیەوە کە ئەکێشێ بە پلێتی ئێرانیەوە کە ڕۆژانە کاریگەری ئەبێت لەسەر ڕوودانی بوومەلەرزە و هەموو ڕۆژێکیش بوومەلەرزە تۆمار ئەکرێت چ لە دیوی هەرێمی کوردستان بێت، چ لە ئێران بێت، چ لە تورکیا بێت. زۆر باشە. ئەو زەمین لەرزانەی ڕوو دەدەن لە هەرێمی کوردستان هەڵبەتە تا چەند پێویستە ئێوە وەکو فەرمانگەیەکی تایبەتمەند لە هەرێمی کوردستان زانیاری بنێرن بۆ فەرمانگەکانی حکوومەت لە شارەوانی کە بیکاتە یاسا و ڕێسایەک بۆ ئەوەی کە کاتێک بینایە کاوڵاتێک دروستی دەکات ڕەچاوی زەمین لەرزەی تیا بکرێت. ئەمە تا ئێستا لە هەرێمی کوردستان ڕەچاو کراوە؟ زۆر سپاس بۆ ئەم پرسیارە، چونکە پرسیارەیەکێکە لە پرسیارە هەرە گرنگەکانی کە پێویستە ڕەچاوکردنی کۆدی زلزالی یاخود کۆدی بوومەلەرزە بەکار بێت لە هەموو شوێنەکان کە دروست دەکرێت، بە تایبەتی شارەوانی کە بتوانێت کاتێکە مۆڵەت ئەدا بە دروستکردنی بینا بە تایبەتی باڵەخانە و شوێنە گشتەکان ڕەچاوی بەکارهێنانی کۆدی زلزالی بکرێت. بەڵام تا ئێستا ئەوەی کە هەواڵەکە ناخۆشە، تا ئێستا کۆدێکی تایبەتمەندیمان نییە بە هەرێمی کوردستان. ئەوەی کە بەکارهێنی تەنها کۆدی بوومەلەرزەی عێراقیە کە ئەمەش لە هەندێک جار زۆر دوورە لە ڕاستیەوە یاخود نزیکی ڕاستیەکان دەرناخات. ئەوەی ئەرک و سەرشانی ئێمە بێ زانیاریەکانمان هەمووی لەلایە داتاکانمان هەمووی کۆ کردوتەوە، چەندەها ساڵە ئێمە داتا کۆکەینەوە و ستۆریەکەی و خەزنی ئەەکەین، بەڵام بەداخەوە کە زانکۆکانی هەرێم بە تایبەتی فاکەڵتی زانستی و فاکەڵتی ئەندازیاری تا ئێستا نەهاتوونە پێشەوە بۆ ئەوەی بتوانین کۆدێکی بوومەلەرزە بۆ هەرێمی کوردستان تایبەت بە هەرێمی کوردستان دابنرێت و لە کاتی دروستکردنی باڵەخانەکان اعتیمادی بخرێتە سەر و پابند من بەو کۆدە و شارەوانی بتوانێت ئەو کۆدە بەکاربێنێت و یاخود هەچی نەقابەی مهندسین بەکاری بێنێت و هەموو ئەو شوێنانەی کە لە کاتی دروستکردنی کۆدەکان تەنها ئەوەی کە ئێستا لە ئارادایە بەکارهێنانی زانیاریەکانی کۆدی بوومەلەرزەی عێراقیە کە ئەیدەین بە ئەو شوێنانەی کە داوای ئەکەن لە کاتی دروستکردنی باڵەخانە بێت و یاخود هەچ شوێنێکی گشتی بێت. بۆیە لێرەوە داوا ئەەکەم لە زانکۆکانی هەرێم بە تایبەتی خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا کە ئێمە چەندین جار داواشمان کردووە لە ڕێی نووسراوی فەرمیەوە کە زانکۆکانی هەرێم بە تایبەتی فاکەڵتی زانستی و فاکەڵتی ئەندازیاری هەستن بە دروستکردنی کۆدێکی تایبەتمەندی بۆ هەرێمی کوردستان کە پێویستیەکی سەردەم و شارستانیە بۆ هەرێمەکە لە کاتێکا کە ئێمە هەمیشە بەرەو پێشوونەوەین لە دروستکردنی باڵەخانەکان لە ڕووی توێژینەوەی زانستی لە ڕووی زانکۆکان کە ژمارەی زانکۆکانمان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوو نایە، بەڵام بەداخەوە کە تا ئێستا ئەم کارە نەکراوە و هیوادارم خوێندنی باڵا ئەم ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی و لیزنەیەکی تایبەتمەندی دروست بکات لە زانکۆکانی هەرێم و ئێمەش هەمیشە داتاکانمان لەبەر دەستە نەکار بۆ دروستکردنی کۆدی زلزالی بۆ هەموو ئەو توێژینانەوەی کە ئەکرێت لەسەر بوومەلەرزە و یاخود چالاکی بوومەلەرزە و یاخود کاریگەری لەسەر هەچی بیناو ئینشاءاتە و یاخود باڵەخانەکانە. ئێمە داتایەکی بێشمارمانەیە کە تا ئێستا لەوە چێ لە 100 گێگا زانیاری داتامان لەبەر دەستە کە بەڵام بەداخەوە کە
لەم ڕۆوە زۆر تەنکەم تەرخەمیەکەیە لەلایەن پسپۆڕان و زانستەکانی کە بێن توێژینەوەی تایبەتی بکەن لەسەر بوومەلەرزە. زۆر باشە کاک ئەبوبەکربوونی کۆدی بوومەلەرزەزانی لە دروستکردنی فەرمانگەکان و باڵەخانەکاندا ئایا مەترسی بوومەلەرزە یاخود کاولکاری ئەگەر پلەیەکی بەرزیش بێ کەم دەکاتەوە یاخود دەویش تەنها تا پلەیەکی دیاری کراوە؟ بەڵێ بەکارهێنانی ئەو کۆدە طبعاً زۆر پێویستە و دەبێتە هۆی کەمکردنەوەی خەسائرەکان و یاخود کاولکاری و زیانەکانی بوومەلەرزە لە کاتی ڕوودانیادا، چونکە لە کاتی بەکارهێنانی کۆدا بەرزترین پلەی بوومەلەرزە بەکاردێت لە دروستکردنی بوومەلەرزە. بۆ نمونە ئەگەر ئێستا زۆربەی ئەو باڵەخانەی کە لە سلێمانیە دروست کراوە لە کاتی تەسمیمکردنەکەیە پلەی سەر و حەوت و هەشتیان بەکارهێناوە، کامە هەرچەندە ئەرچێکی زیاتر و یاخود پارەیەکی زیاتر و بودجەیەکی زیاتری پێویستە بۆ دروستکردنی باڵەخانەکە، بەڵام ئەبێتە هۆی ئەوەی کە ترسی ڕووخاندنی زۆر دوورە. بۆیە بەکارهێنانی کۆت زۆر پێویستە و ئەبێتە هۆی کەمکردنەوەی زیانەکانی کاولکاری. خۆشبەختانە هەندێک لە باڵەخانەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی ئەو کۆدێکیان بەکارهێناوە کە زیاد لەو پلانەی کە ڕوو ئەدەن لە ناوچەکە و لە شاری سلێمانی بەکارهێناوە. زۆر باشە، کاتم کەم ماوە. سپاس دەکەم بە کورتی وەڵامی پرسیارم بیتەوە. سپاس دەکەم کە هاوڵاتی لە کاتی ڕوودانی زەمین لەرزەدا چی بکات بۆ ئەوەی سەلامەت دەرچێت؟ بەڵێ لە کاتی ڕوودانی بوومەلەرزەیە ئەبێ هاوڵاتی زۆر بە ئارامی و خۆی نەشڵەژێنێ لەو شوێنەی کە ئەگەر لە ماڵەوە بوو پێویست ناکا بە ڕاکە بچێتە دەرەوە، لە شوێنێکە خۆی بچێتە ژێر مێزێکەوە یاخود دوورکەوێتەوە لە ئەو شتانەی کە ئەکەونە خوارەوە بە تایبەتی ئەوانەی کاڵواسراون و یاخود مەکتەبە و یا دوورکەوێتەوە لە جام و پەنجەرەکان بچێتە نێوان دەرگاکانەوە. ئەگەر لە ژوورەوە بوو و نەیتوانی لە کاتی ڕوودانی بوومەلەرزەکە بێتە دەرەوە زۆر بە ئاسایی وەریگرێت و خۆی نەشڵەژێنێ و ئارام بێت. بەڵ ئەگەر لە دەرەوە بوو ئەتوانێت دوورکەوێتەوە لەو باڵەخانەی کە نینە نزیکە لێەوە بچێتە سەر جادە و لە بچێتە ئەو شوێنانەی کە کراون. وەگەر سیارەش لە کاتی سیارە لێخوڕی نابوو ئەوە بێ سیارەکە بوەستێنێ بە زووترین کات و دابەزێەوە دوورکەوێتەوە لە عەمود و تەلی کارەبا و ئەو شوێنانە. ئەمە ڕێنمایەکی سادە و ساکارە. ئێمە چەندین ڕێنمایی ترمان هەیە کە لە ڕێگەی دەستگای شارستانی و بەرگری شارستانیەوە بڵاو کراوەتەوە واتوانین لە سایتەکانیش بڵاومان کردوێتەوە و ئەتوانێت هاوڵاتی پابەندی ئەم ڕێنمایە بن دوور ئەبن لەو زیانانەی کە بەهۆی شڵەژانی و یاخود پەلەپەلکردن تووشیە بن. تووشە بوومەلەرزەکە خۆی ئەوانەی کە لە هەرێمی کوردستانە ڕوئەدەن خۆشبەختانە ئەوەنە بەهێز نین کە کاریگەری لەسەر خانۆکانمان بێت، بەڵام هەر ئەبێ خۆمان پارێزین لەوەی کە دوورکەوینەوە لەو شوێنانەی کە بوومەلەرزەکە کاری تێکات و یاخود هێمنی خۆمان پارێزین لە کاتی ڕوودانی بوومەلەرزەکاندا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەبوبەکر عەلی بەڕێوەبەری داتا سنتەری بوومەلەرزەزانی سلێمانی. زۆر سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس کاک ئەبوبەکر. وەڵە بەڕێزان ناوبڕێکی کوردوەرە دەگرین و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرم دايشة وي دسر وازي لبن او فاراكا راسك باراكا شبابي كورونا تبي بسيطة بسيطة صبا بسيطة 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 شيء في الربي. الو برنجي محمودة بەڵێ باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر
هەفتە زۆر زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة سبسة بسيطة شێ بوریا؟ ئەی تۆ ێستا نەگیرابووی؟ ربا بەوە ڕیکلام بوو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆی یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC87 ئارامی و دڵنیانی هەیە بە ڕێگەی کار یان ڕوخسار یان پەنجەمۆر یاخود بە تێکەڵاوی توانای هەڵگرتن و مانەوەی و تۆمارکردنی 10,000 هاتن و دەرچوونی کارمەندانی هەیە پاترێکی بەهێز کە بۆ ماوەی سەعات و نیوێک بەرگە دەگرێت iPhase 1000 توانای هێری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە ساڵتان لەبێت بەڕێزان کوتێکی هەوڵەکانتان پێشکەش دەکەین. باسێکی گەشتیاری کە لە سلێمانیەوە بەڕێکەوتبوو لە نزیک شاری مێردینی تورکیا وەرگەڕا و 32 کەس تێیدا بریندار بوو. بەرە بەیانی ئەمڕۆ پاسێکی گەشتیاری کە ڕۆژی ڕابردوو کاتژمێر 4 پاشنیوەڕۆ لە سلێمانیەوە بەڕێکەوتبوو لە مێردینەوە بەرەو ڕووها دەچوو لە نزیک گوندی تەرزی وەرگەڕا و 32 لە گەشتیارەکانی بریندار بوون. تیمی فریاگوزاری بەدەم ڕووداوەکەوە چوون و بریندارەکانیان گواستونەتەوە بۆ نەخۆشخانەیەکی شاری ڕووها. بەپێی زانیاریەکانی سەرجەم گەشتیارەکانی خەڵکی هەرێمی کوردستان و نوگرینی دوو لە بریندارەکانیش سەختە. ئەمڕۆ پەرلەمانی عێراق بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی کۆ دەبێتەوە حکوومەت دابشکردنی موچەی پێیوەست کردوێتەوە بەو پەسەندکردنی و یاسایە و لیژنەی دارایی پەرلەمانیش دژی دەوەستێتەوە. بەپێی کارنامەی دانیشتنی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەران یەکێک لە بڕگەکانی دانیشتنەکە دەنگدانە لەسەر یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی. حکوومەتیش دەڵێت ئەگەر ئەمڕۆ دەنگی لەسەر ئەو یاسایە بدرێت ئەوە سبەینە پێنجشەممە دەست بە دابشکردنی موچە دەکات. حکوومەتی عێراقی دەیەوێت 41 تریلیۆن دینار قەرز بکات و لیژنەی دارایی پەرلەمانیش تەنها ڕەزامەندی لەسەر 11 تریلیۆن دەدات. ئەحمەد مەلاتەڵال و تەبێژی حکوومەتی عێراقیش ڕێگەیان چاوەڕێ دەکەن پەرلەمان پرۆژە یاسای قەرز پەسەند بکەن بۆ ئەوەی ڕۆژی پێنجشەممە دەست بە دابشکردنی موچە بکات. وەزارەتی کشتتوکاڵی عێراق ڕێگەیان چاوەڕێ دەکەن هەناردەکردنی خورما ئەمساڵ بۆ 600,000 تەن بەرز بێتەوە. مەهدی سەهەر جبوری بریکاری وەزارەتی کشتتوکاڵی عێراق ڕایگەیاند لە ئێستادا 100,000 تەن خورما هەناردەی دەرەوەی وڵات دەکەن بەڵام چاوەڕێن لە موردەدا ئەو ڕێژەیە بۆ 600,000 تەن بەرز بکەنەوە. بریکاری وەزارەتی کشتتوکاڵ ئەوەشی خستە ڕوو هەموو کاراسانیەک بۆ هەناردەکاران و بازار گەڕانی خورما دەکەن بۆ ئەوەی ڕێژەی هەناردەکردنی خورما بەرزتر بکەنەوە. عێراق خاوەنی هەزاران دارخورمایە و دەتوانێت ساڵانە خورما بۆ هەریەکە لە وڵاتانی چین، بەنگلادێش، تورکیا، هندستان، میسر، سووریا و ئوردن و ئیمارات هەناردە بکات. هەریەکە لە پارێزەکانی کەربەلا، دیالە، بابل و بەسڕاش زۆرترین ڕێژەی خورمایان تێدا بەرهەم دەهێنرێت.
وەزیری دەرەوەی ئەمریکا پەسەندکردنی بڕیاری فرۆشتنی چەک بە ئیماراتی ڕاگەیاند. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاگەیاند بەڕێوەبەرایەتی سەرۆک دۆناڵد ترامپ فرۆشتنی چەکی ئەمریکی پێشکەوتووی بە ئیمارات پەسەند کردووە و کۆنگرێسیشی ئاگادار کردوتەوە کابڕاکەی زیاتر لە 23 میلیارد دلارە. پەسەندکردنی بڕیاری فرۆشتنی چەکی پێشکەوتووی ئەمریکی بە ئیمارات لە کاتێکدایە مانگی ڕابردوو ئەمریکا و خودی دۆناڵد ترامپ ڕۆڵی سەرەکیان هەبوو لە ڕێککەوتنی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و ئیمارات. مایک پۆمپیۆ وتی ئەو بڕیارە لە پێناو ئەوەدا بووە ئیمارات توانایەکی بەرگری پێشکەوتوی هەبێت و بتوانێت لە بەرامبەر هەڵەشەکانی ئێراندا بەرگری لا خۆی بکات. مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا ئەوەشی ئاشکرا کرد لێبەستەکەیان لەگەڵ ئیمارات نوێ دەکەنەوە 23 میلیارد و 370 میلیۆن دلار کە نزیکەی 50 فڕۆکەی F-35 و لایتینی دو هەروەها نزیکەی 18 فڕۆکەی بێفڕۆکەوانی MQ نو کۆمەڵێک موشکی ئاسمانی بۆ ئاسمان و ئاسمان بۆ زەوی دەگرێتەوە. زیاتر لە 2300 سزادراو لا زیندانەکانی ئێران با بڕیارێکی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ئازاد کران کە 157 ئازاد کراون. دەستگیرکراوانی خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردووی ئەو وڵاتە بوو. بەهۆی خۆپیشاندان و ناڕزایەکانی ساڵی ڕابردووی شارە جیاوازەکانی ئێرانەوە سەدان کەس لەلایەن هێزانمیەکانەوە دەستگیرکران و ڕۆژی ڕابردووش ئەنجومەنی باڵای دادوەری ئازادکردنی زیاتر لە 150 لەو دەستگیرکراوانەی ڕاگەیان. غوڵام حوسێن ئیسماعیلی کە بەژێ ئەنجومەنی باڵای دادوەری کۆماری ئیسلامی ئێران با میدیاکانی وڵاتەکەی ڕاگەیان 1300 سزادراو بە لێبوردنی عەلی خامنەیی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ئازاد کران کە 157 دەستگیرکراوی ئەمنی خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردوویان تێدا بوو. وتەبێژەکەی ئەنجومەنی باڵای دادوەری ئێرانەوەشی خستۆتە ڕوو لێبوردنەکە بە بۆنەی مانگی لە دایکبوونی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت بووە. بزوتنەوەی تالیبانی ئەفغانستان پەیامێکا ڕاستی جۆ بایدن کاندیدی براوی هەڵبژاردنە سەرۆکایەتەکەی ئەمریکا دەکات. بزوتنەوەی تالیبان لا پەیامێکدا کە ئاڕاستەی جۆ بایدنی کردو داوای لێ دەکات پابەند بێت با ڕێککەوتنەکەی مانگی شوباتی ڕابردووی ئیدارەکەی دۆناڵد ترامپەوە لەسەر کشانەوەی هێزەکانیان لە ئەفغانستان. لا پەیامەکەدا بزوتنەوەی تالیبان ئەویان خستۆتە ڕوو جێبەجێکردنی ڕێککەوتنەکە باشترین میکانیزم و کاریگەرترین ڕێگەیە بۆ کۆتایی هێنان بە ململانەی نێوانیان لە ئەفغانستاندا. مانگی شوباتی ڕابردوو دۆناڵد ترامپ لەگەڵ بزوتنەوەی ئەفغانستان ڕێککەوتن لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان بە مەرجی ئەوەی تالیبانیش کۆتایی بە کارە تند و تیزەکانی بهێنێت. گوتیاڵەکانتان پێشکەشکرا پاژناو بڕێک دەگەڕێنەوە لاتان لەگەڵتان بەردەوام. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان لە پەیاملێرانمانەوە دەچینە لای جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵماندا دەبێت. جەلال بەیانیت باش بە هیوای تەندروستێکی باش زانیارەکانی ڕۆژ لای تۆچین لە قەزای چەمچەماڵ و دەوروبەری بە شێوەیەکی گشتی. بەڵێ مامۆستا سالار زۆر سپاس وەسڵای خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە پاش 15 ساڵ لە دابەشکردنی زەوی لە سنووری شارەوانی چەمچەماڵ ئەمڕۆ لە پرۆسەیەکدا کە لە ئێستا لە هەوڵی ڕۆشنبیری قەزای چەمچەماڵ بەڕێوە ئەچێ سەرۆکایەتی شارەوانی چەمچەماڵ دابەشکردنی زەوی دەست پێ کردوێتەوە و بڕیارە ئەمڕۆ پرۆسەکە دەست پێ بکاوە لە ڕۆژانی ئایندەشا بەردەوامی هەبێ و ئەم پرۆسەیە بڕیار بوو لە سەرەتای مانگی سێ بەڕێوە بچێمەوە سالار بەڵام بەهۆی بڵاوبوونەوە تەشەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و پرۆسەکە دواخرا بۆ ئەمڕۆ من گفتوگۆ لەگەڵ کاک ئارام نەجاتەکەم سەرۆکی شارەوانی چەمچەماڵ کاک ئارام ئەگەر بێتە ئێرە زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک ئارام ئەگەر پێم بڵێ ئەم پرۆسەیە ئەبووە لە مانگی چەند بووە و هۆکاری چی بوو کە دواکەوت و ئەمڕۆ ئەو زەویانی دابەشەکرێ بەسەر چیان دابەشەکرێ بەڵام ئەگەر بێتە ئێرە بەڵێ بەخێر بێن بڕیار بوو لە مانگی چوار ئەم دابەشکردنی زێ بکرێ بەڵام بەهۆی کەرەنتین و خۆتان ئەزانن ڕاگررتنی دەوامەوە نەکرا تاخیر بوو بۆ ئێخە
ئەمڕۆ 147 پارچە زەوی دابەشەکرێ بەسەر نەخۆشانی تالاسیمە و کەمەندامانی سەنگەر. یعنی کۆی ئەو زەویانە چەند دوێن مەهەمووی کە بەنیاز ئینشاڵڵا لە ڕۆژانی ئایندەشا بەردەوامی 145 دوێنم زەویمان ئیفراز کردووە ئەوەی کە ئەمڕۆ دابەشەکرێەوە گوتم 147 پارچە زەویە بە چەند قۆناغێک زەویەکان دابەشەکەین بەشێکی بەسەر کەمەندام و نەخۆشانی تالاسیمە ئەوەی کە ئەمێنێتەوە لە قۆناغەکانی داهاتوە بەسەر فەرمانبەرانە دابەشەکرێوانی کە فەرمانی تەرخاکردنی زەویان هەیە. فەرمانبەرانی لە ماوەکانی ڕابردووە فەرمانی وەرگرتنی زەویان هەبووە یعنی شەڵان لەم پرۆسەیە پیانرێنە لەم قۆناغە لە چەند ڕۆژی ئایندەیە. بەڵێ بە دڵنیاییەوە بە چەند قۆناغێک ئەکرێت لە چەند ڕۆژی ئایندە ئینشاڵڵا ئەوانی کە فەرمانی زەویان هەیە و لە فەرمانگەکانە داوامەکەن ئەوانیش زەوی وەرەگرن. زەویەکانە کاکارم تا چەند خزمەتکردن و چۆنەڵی خاڵ مڕعات کرا و هیچ جیاوازیەکە لەناوان فەرمانبەرانە لە دابەشکردنی زەویەکانە یاخودی و مڕعاتی خزمەتکردنی ساڵ و ئەو خاڵانی کە فەرمانبەرەکە هەیە. نەخێر بە دڵنیاییەوە هیچ جیاوازیەک ناکرێ ئەوەی کە بۆ ئێمە گرنگە بە دڵنیاییەوە ساڵانی خزمەتی ئەو فەرمانبەرانی کە فەرمانی تەرخانکردنی زەویانی ئێمە لە بەرچاوی ئەگرین و بە شێوەیەکی عەدالەتیش دابەشەکرێ ئەم پرۆسەیەش خۆتان دەتوانن شایەتی شێوازی دابەشکردنەکە بن بە تیر و پشک دابەشەکرێ بەسەر ئەو کەسانی کە فەرمانیان هەیە. باڵا هیچ کەسێک ئامادەیە ئەمڕۆ لە پرۆسەکە یاخود هەر ئەو بەرپرسە بڵین ئەو بەرپرسە حکومیانی ناو سنتەری قەزای چەمچەماڵیان هیچ کەسێک لە وەزارەت یاخود لەسەر ئاستی باڵا هاتووە بۆ پرۆسەکە تەنها ئەوەی لە دەرەوەی چەمچەماڵ هاتووە بۆ ئیدارەی چەمچەماڵ لێرێ ئەوەی لە دەرەوەی چەمچەماڵ هاتبێ بەڕێز کەمال بەڕێوەبەری گشتی شارەوانەکان. ئەو 145 دوێنەی کە تەرخان کراوە بەشی هەموو ئەو فەرمانبەرانە ئەکا کە لە ماوەکانی ڕابردووە بڵین کە فەرمانی وەرگرتنی زەویان هەبوو. نەخێر بە دڵنیاییەوە بەشی ئەوە ناکە بەڵام ئێمە هەر بەمە کۆتایی پێناهێنین لە خۆناغی داهاتووە ئیفرازی تر ئەکەین بۆی هەموو ئەو فەرمانبەرانی کە فەرمانیان هەیە بێ بەش نەبن لە وەرگرتنی زەوی. ئینشاڵڵا کە چەند دوێنێکی تر لە ئایندەیە تەرخان بکرێ بۆی ئینشاڵڵا پرۆسەکە بەردەوامی بێ لەمەوە. بەڵێ بە دڵنیایە ئێمە سەرقاڵی ئیفرازکردنی 500 دۆنم تری زەوین چونکە بەدەر لە فەرمانبەران لە شەهیدانی شەڕی داعش تا ئێستا سوودمەند نەبوون هەرچەندە فەرمانیان نییە بەڵام بەدڵنیاو لە داهاتووە فەرمانیان بۆ دەرەچێت بۆ ئەوەی بتوانین زەوی دابەشین بەسەر هەموو فەرمانبەران و شەهیدانەشی کەماون و تا ئێستا مستەفید نەبوونە ئێمە بەرنامەی ئیفرازکردنی 500 دۆنم زەوی ترمان هەیە بۆی هەموو ئەوانە مستەفید بن. سپاس بە بەش بەڵێ ماوە سالار منەگەڕێمەوە لای ئێوە دیار بوو تەکانی کاک ئارام نەجات بوو سەرۆکی شارەوانی چەمچەماڵ سەبارەت بە دابەشکردنی 145 دۆنم زەوی کە ئەمڕۆ قۆناغ یەکەمی پرۆسەکە لە هۆڵی ڕۆشنبیری دەست پێەکە و بڕیارە پرۆسەکە لە ڕۆژانی ئایندەشدا هەر لە هۆڵی ڕۆشنبیری بەردەوامی هەبێ و زەویەکان دابەشکرێ بەسەر ئەو فەرمانبەرانیە کە لە ماوەکانی ڕابردووە فەرمانی وەرگرتنی زەویان هەبووە و پێیان نەدراوە. بەڵێ زۆر سپاس بۆ پێیانێرمان جەلال جەباری سپاس بۆ تاوی زانیاریەکان. بەڵێ سپاس جەلال بەڕێزان تەوەری دووەممان وەکو باسمان کرد لە سەرەتا باسکردنە لە مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکان بابزانین دراوی ئەلکترۆنی چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی شریعەتی ئیسلامەوە کە لە هەرێمی کوردستان زۆرینەمان مسلمانین پابندین بە بنەما شەرعیەکانی ئیسلامەوە تا چەند ئەم مامەڵەکردن و کارکردن لە بۆرسەی دراوە ئەلکترۆنیەکاندا دروستە و لە ڕووی ئابووریشەوە تا چەند بەهای دراوی وجودیان هەیە هەڵبەتە ناوەکەی خۆیان بەخۆیانە. دراوی ئەلکترۆنیە تا چەند ئەو بەها ئابووریانی کە باز لە درا و مامەڵەکردن بە درا و کارکردن لە بۆرسایە دەکرێت دەتوانین هەمان مامەڵەی پێوە بکرێت. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لیژنەی ئەنجومەنی فەتوای هەرێمی کوردستان هەندێک لە زانایانی ئاینی ببورن کە بڵاویان کردەوە لە بڵاوکراوەیەکیاندا کە فەتوایان دەرکردووە کە دروست نیە مامەڵە بەم دراوە بکرێت. ئێمە هەوڵەدەین شەنوکەوی بابەتەکە بکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد خالید مامۆسای زانکۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. دکتۆر گیان سواز بۆ ئامادەبوونت. ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم کە دراوی ئەلکترۆنی هەر خۆی وەکو دراوی وجودی دراوی مامەڵەکردنی تر دەتوانین لە بۆرسەکانە پشتی پێ ببەسرێت؟ بله بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله اللهم افتح لنا أبواب رحمتك والحقنا بالصالحين. دەستەکان خۆشبی دیارە ئەگەر بێت و تاریخێکی نەبزەیەکی مختصر لەسەر دراوە کە وەکو ئەو دراوانێکی هەبووە لە وەختی خۆی کە دراومان هەیە لە ئەسڵدا لە ذاتی خۆی بە دراو حسابە وەکو زێر و زی و هەروە دراوێشمان هەیە دراوی قانونی وەکو ئێستاکە مەسەلەی دۆلار و دینار و تومەن و ئەو بابەتانە کە بە واستەی عملەیەکی بە زەبری بە واستەی قانون بەهێزی قانون بوویتە دراو
کە پارچە وەرەقەیەەکە کە ئێستا کە دەگەڕێنەوە سەر دراوێشتر پێیا بووە لە پاشەوەی کە بواری تەکنۆلۆژیە و هەروەها ئەلکترۆنیات و بابەتانە کە بەرەو پێشوە دراوێکی دیتر دروست بە کە پێی درێن دراوی ئەلکترۆنی کە دراوە ئەلکترۆنیە ئایا هەمان هێزی دراوی تەقلیدی هەیە کە بەو شێوە ئێستا کە پێی درێن دراوی تەقلیدی کە ئەوانێکی ئێستا کە هەنە لە بەردەستمانە کە لە وجودیان هەیە کە پێی درێن دراوێکی تەقلیدی کە دراوی تەقلیدی کە لەگەر دراوێکی ئیفتیراضی کە دراوی ئەلکترۆنی ئەو دراوەی کە تەقلیدیە کە مەحسوسە هەستی پێ دەکرێت دەتوانین دەستی لێ بدەیت دەتوانانی هەری بگری و دەتوانانی بە خۆت احتیفازی پێ بکەی و هەروە دراوێشترمانێک کە ئەو دراوە ئەلکترۆنیانە کە بە شێوەیە کە زیاتر لە بە شێوێژی تەکنۆلۆژیەوە کە لە دەستە تودانیە یان احتیفازکردنەکەی لە دەست کەسانی تردایە کە بە شێوەیەک لە شێوەکان ئایا ئەو بابەتە کە ئایا لە ڕوانگەیە کە گەر بێت و تەماشای بکەین لە ڕووی شریعەتی ئیسلامیدا دەتوانین بە دراوی حساب بکەین ئێمە گەر بێت تۆمەشا بکەین گەر بێت و پێوەەر لە بۆ دراو تەنها بریتە شتێکە کە دەبتە هۆی ئەوەی مامەڵەکردن کە گەر بێت و گەڕن و پێش ئەوەی دراوی دروست بدێ وەکو زێڕۆزی وتە دراوێکی ڕسمی مقایەڵە هەبووە کە بریتە خودی شتەکان خودی ئەو شتانی کە مامەڵەیان پێکرا بوو بەهابوون لە بۆ شتەکان بۆ نمە کاتێک کەسێک چووە گەنمی کڕیەوە وەکو لە خۆشناوەتی مێ ژیان بردێ لە دەشتیشکە گەنمیان پێگۆڕیتەوە یعنی شێوەیەکی درا مقایەڵە بووە لە پاشەوەی عملەیەکی تایبەتی دروست بە ئەو عملەیە بوویتە شتێکی ڕسمی و کە زێگای مقایەڵە بکرتەوە کە گۆڕانکاری بەس دروستبی گۆڕانکاری بە دراوێکی ڕسمی کە دراوێکی لە ذاتی خۆی دراوە کە ویزێ ڕوزیوە لە پاشەوەی چووە کە بەخۆی هێزی کڕینی هەیە هێزەکەی لە خۆیدایە کە قیمەتی خۆی لە خۆیدایە کە کیس کەسێک ناتوانێت و قیمەتی لە زێ ڕوزی بستێنەوە بۆیە پێدرێن کە دراوێکی ذاتی بەڵام ئەو دراوەی ترکە لە پاشەوەی دروست بوو کە دراوی وەرەقی و هەروە دراوی ئاسنیش کە بە هەماشەوە کە غێری زێڕوزی و بە هەماشێ ئەو دراوانەش کە بە هێزی قانون کە ئەوە دەبێت دەوڵەت دەری بکە ئەو دراوی ئێستا کە بەڕاستی کێشەکەی لەوەیدایە کە ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر کتوبە فقی ئیسلامیەکان ئایا چێ مافی ئەوەی هەیە دراو دەربکە ئیزە چ دراوە کە دراوێکی لە خودی خۆی ذاتی بێ چ دراوە کە دراوێکی وەرەقی قانونی بە زەبری هێزی قانونی دەوڵەت یان دراوێکی ئەگەر بێت و ئەلکترۆنی کە هەمووی درێن دەگەڕێتەوە لەوەی کە ئەو کەسەی دەبی دراو دەردەکات دەبی ئیمان بی یانمە بەسی سێ لەبەر دەبی کە دەوڵەت ئەو دراوی دەبکە وەکو ئێستا کە دەبینە ئەو دراوە ئەلکترۆنیانە زۆربەی زۆری جیهێتێکی غێر ڕسمیە جیهەتێکە بەڕاستی جیهەتێکی فەردیە یان شەریکەیەکە ئەو شەریکە کە لەوانەیە ئەو ئەلکترۆن ئەو دراوەی دەرکردی لە پاش ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان کە توانێتی خەڵک لە دەورە خۆی کۆ بکاتەوە لەوانەیە سەرەتا ئەو دراوەی بە شێوەیەکی بێبەها دابیتە خەڵکی پاشەوەی خەڵکەکە هاتە ناوێ لە پاشەوەی وەکو دەبینیم بیتکوین کە باسی تەنقیب دەکرێت کە وەکو ئەوەیە کەسێک بستە کارگەیەکی زێر کارگەیەکی زێر لەو کارگە زێرە لە پاشەوەی زێرەکە دەدەین دەیچی دەیفرۆشی و کە دەبێتە عملە بە هەمان شێوە تەنقیبی بیتکوینیش بە هەمان شێوە سەرەتا بەو شێوەی دانرایە ئەو کەسا کە کۆمپیوتەرێکی هەیە ئەو کۆمپیوتەرانێکە تەنقیبی بیتکوین و ئەو بابەتی پێ دەکرێت دەبی کۆمپیوتەرێکی بەهێزبی پاشەوە بوویتە خاوەن بیتکوین ئینجا لە پاشەوەی سەبر کە خەڵکی لە دەوری کۆبیتەوە کە لە پاشەوەی فرۆشتیت و بوویتە عملەیەک ئایا لە ڕوانگەی شریعەتی ئیسلامی وەکو بابەتەکە بەڕاستی ئەو بابەتە وەکو دووشتمان هەیە لە شریعەتی ئیسلامی ئایا لە ذاتی خۆی حرامە یان سەردەکێشی بۆ فرتوفێر و کە شێوەیەک لە شێوازی مامەڵە پێکردنەکەی حرامە وەکو زانایان باز دەکەن هەرچەند زانایان باز دەکۆکو یەک لەو کەسانێکە عەلی قەرەداغی کە باسی ئەوە دەکە کە لە ذاتی خۆی ئەم جۆرە دراوانە حرام نینە لە ذاتی خۆیان حرام نییە چونکە شتێکی مباحە دەتوانی ئەگەر بێت و دراو چییە دراو ئەوەیە کە لە نێوان خەڵک چییە کە بۆ هێزێکیاندایە هێزێکی بەهایاندایە کە توانیان بیکەنە بابەتی مامەڵەکردن کە جێگای شتەکان بگرێت و ئەگەر بێت و خەڵکەکە لەسەرەوەی کۆک بوو ئەوە دەبتە دراو بەڵام ئەو دراوانەی ئێستا کە وەکو باز دەکرێت کە هۆکارە لە بۆ فرت و فێڵ زۆر جار بێنی لە ذاتی خۆیدا ئەو عملە ئەلکترۆنیانە حرام نینە لە ذاتی خۆیاندا ئەگەر بێت و ئەو مەرجانەی کە شریعەت دایناوە لە بۆ دراوێک کە ئەو دراوەتەی دابی دەتوانی مامەڵی بە دراوی ئەلکترۆنی بکەین بەڵام ئایا ئەو دراوە ئەلکترۆنیانەی ئێستا کە ئەو مەرجانەیان تێدا ئایا ئەو مەرجانەی تێدا کە مەرجی حەلالیەتیان تێدا کە ئەو مەرجە هەندێک شتێدا بەڕاستی سەردەکێشی لە بۆ حەرامیەت زۆر جاروێ ئەو بابەتانە کە تەمەشا دەکەین کە پێوەردانرا لە بۆ ئەو دراوە کە کاتێک کە سووی تێدا نەبێت
کەمە بەسمان ڕیبایە یان ئایا ئەو دراوەی کاتێک دەکڕی ئەتوو ئێستاکە بەچێ درابوویتە دراوێکی ڕسمی کە ئەگەر بێت و نەبێت و دراوی ڕسمی حسابی دراوی ڕسمی نەکرێت ئایا تەکلیفی فەقی لە بۆ ئەو بابەتە سیە ئێستاکە بۆ نمونە ئەو بابەتەی کە دراوی ئەلکترۆنی کە وجودی هەیە نزیکەی ژمارەیەکی زۆر دراوی ئەلکترۆمان هەیە کە هەر لە ساڵی 1970 وەکو باز دەکەن یەکەم بەحث لەسەرەوەی کرایە توێژینەوە کرد پاشەوە لە ساڵی هەشتاکان کە کەسێک کاتی ئەو دراوەی دانای لە پاش ئەوەی کە شەریکەکە ئیفلاسینە لە پاشەوە هاتونە ئەو زای بیتکوین کاتێک هات کە توانی بەڕاستی جێگای خۆی بگرێتەوە ئایا ئێستا کە بە دراودا دەندرێت یان بە دراودا نەندرێت ئایا گەر بێت و بە دراودا بندرێت مەرزەکانی سیە ئەگە بە دراودا نەندرێت ئایا تەکلیفی فەقیسیە بۆیە تا ئێستا کە گەر بێت و تەمەشا بکەین کە لە ڕووی قانونیش ئایا دراو چێ دەری دەکات وەکو لە ڕووی قانونی دەبی کە ناوەند دەری بکە دەبی وەکو لەو سیفەتانی کە دراوی ئەلکترۆنیمان کە لە مەرکەزیەتی یعنی لامەرکەزیەت هیچ باقێک دەری ناکە باقەکە سەر کەسێک دەری دەکات بۆیە شێوەیەکی لامەرکەزی هەیە هەروە حڕیەتێکی تەواوی تێدا هەیە کە ئەو کەسە چۆنیەتی مامەڵی پێ بکە هەوا هیچ ڕقابەیەکی لەسەر نییە کە دراوی ئەلکترۆنی نەبوونی ڕقابەش لەسەر دراوی ئەلکترۆنی دەبێتەوە هۆی ئەوەی چەندەها شتی ناڕاوای پێ بکرێت یەک لەوانە کە بریتە سبیکردنەوەی پارە کە ڕێگایەکی زۆر ئاسانە دراوی ئەلکترۆنی لە بۆ ئەوەی کە خەڵک سویکردنەوەی پارەی پێ بکات بۆ نمونە کەسێک بێت و پارەیەکی بە شێوەیەشی ناشەرعی بەدەستێنامی ئینجا لە ڕێگای مخدراتبی ئینجا لە ڕێگای گەندەڵیبی کە بەو ڕێگای لە ڕێگای دزیبی ئایا چۆن بسی ئەو پارەی ساغ بکاتەوە بە ڕێگای دراوی ئەلکترۆن ڕێگایەکی زۆر ئاسانە کە بتوانانی ئەو پارانە ساغ بکاتەوە بتوانانی بتە خاوەن بیتکوین و خاوەن پارێ بۆیە دەبینین چێ دەبێتە هۆی سەردەکێشی لە بۆ زۆر کاری خراپ هەروەها یەک لەو شتانش کە باز دەکەین دکتۆر لە ئێستا دەبینین کە هاوڵاتێکی زۆری هەرێمی کوردستان مامەڵە بەم دراوانەوە دەکەن ئایا ئەم دراوانە تەنها بە پاڵپشتی کۆمپانیایەکە یاخۆدەوەیە کە حکوومەتیش پاڵپشتی ئەم کۆمپانیانە دەکات و ئەم هاوڵاتیانە دەکات کە دەتوانن بە ئاسانی مامەڵە بەم دراوانەوە بکەن هۆکاری ئەمە چییە؟ دەنگەکە لای من زۆر زعیفە لاوازە بەڵێ مەبەستم ئەوە بوو کە دەبینین لە ئێستایا کاک دکتۆر ئەگەر گوێت لە دەنگی من بێت دەبینین لە ئێستایا هاوڵاتێکی زۆری هەرێمی کوردستان دەستیان کرد بە مامەڵەکردن بەم دراوانەوە ئایا ئەم دراوانە لە هەرێمی کوردستاندا حکوومەت پاڵپشتیان دەکات کە ئەوە هاوڵاتیان بە ئاسانی مامەڵی پێوە دەکەن یاخود تەنها کۆمپانیایەکە بەڵێ وەکو باسم کرد ئەو بابەتە هیچ پەیوەندی بە دەوڵەتوە نییە تەنها کۆمپانیە تەنها شەریکەیە کە لەوانێت تەبەنی ئەو مەسەلەی کردبی چۆ وەکالەتی لەو شوێنە وەرگرتیا کە بوویتەوە چیری ئەو شەریکەیە هاتی ئەو بابەتە هیچ لێرە بڵاو کردەوە بە هەمان شێوە زۆر جاربەیە ئەو بابەتە بابەتی بڵاوکردنەوەی دراوی ئەلکترۆنی دەچێتە بازرگانی شەبەکی هەڕەمی بە هەمان شێوە ئەوەش بەخۆ کێشەی تێدا ینی هەم دراوە ئەلکترۆنیەکە کێشەی تێدا ببوورە کاک دکتۆر ببوورە داوای لێبوردنەکەین کە کۆنگرێکی ڕۆژنەمانی هەیە لەلایەن سەرۆکی زانکۆی کەرکووکەوە پێکەوە بینەری ئەو کۆنگرە ڕۆژنەوانی دەبین لەبارەی کورسیەکانی ئەم ساڵی زانکۆکەیان الإلكترونية الخاصة للتقديم للدراسة المسائية في جامعة كركوك. هذه الدراسة المسائية اللي تكون رديف للدراسة الصباحية. مثل ما تعرفون حضراتكم السنة عدد الطلبة المتخرجين من الدراسة الإعدادية عدد كبير جدا، وارتفاع معدلات الطلبة بشكل ملحوظ راح يأثر على قنوات القبول في الجامعات العراقية. توجيه معالي الوزير التعليم العالي لصدد استقبال أكبر عدد من الطلبة المتخرجين من الدراسة الإعدادية في الجامعات العراقية بشكل عام. بصدد الحديث لجامعة كركوك أطلقنا الاستمارة الإلكترونية، فأي طالب ممكن أن يسحب الاستمارة الإلكترونية من الموقع جامعة كركوك بشكل مجاني، خلافا للسنوات السابقة اللي كانت الاستمارة تباع ب 25,000 دينار. وهي توجيهات معالي الوزير بسبب الوضع الاقتصادي والظرف الاقتصادي اللي تمر بها بلدنا العزيز. صار إطلاق الاستمارة الإلكترونية
مجانية واستمارة موجودة في موقع أي طالب، ممكن يسحب الاستمارة الإلكترونية ويملي الكليات الموجودة بشكل مباشر، ويرجع يقدم الاستمارة الإلكترونية بعد تصديق الوثائق من وزارة التربية، يقدمها بشكل ورقي للكلية حتى يتم فرز هذه الأسماء وقبولهم في الدراسة المسائية. موضوع ونفس الوقت بناء على توجيهات مع الوزير راح يصير زيادة في خطة القبول للدراسات المسائية حتى نقدر نستقبل هالعدد الكبير من الطلبة والمتخرجين في كليات وجامعة كركوك. وموضوع أيضا النقطة الأخرى اللي هي صار تخفيض في الأجور الدراسية للسنة الحالية مراعاة للظرف الاقتصادي الموجود في البلد، فضلا عن تخويل مجالس الجامعات إجراء تخفيضات أخرى للطلبة حسب وضع الطالب وحسب وضع قرارات مجلس جامعة كركوك بما يخدم أبنائنا الطلبة، بما يخدم مسيرة العلمية في جامعة كركوك. وحاليا أيضا أكو توجيه لمعالي الوزير بزيادة خطة القبول لكليات الطب، لأن مثل ما تعرفون السنة أكثر من 600 طالب عندنا في المتخرجين معدلاتهم 100، وأكثر من 5000 طالب معدلاتهم أكثر من 99، وأكثر من 8000 طالب معدلاتهم أكثر من 98%. فحاليا خطة قبول في الدراسة الصباحية في مجموعة طبية زيادة عدد الطلبة. أعتقد اليوم حاليا معالي الوزير عند اجتماع مع عمداء كليات الطب بصدد زيادة خطة المقبولين، ودكتور عميد كلية الطب حاليا حاضر في اجتماع في وزارة التعليم العالي بصدد هذا الأمور. بنفس الوقت أكو إجراء اجتماعات أخرى مع كليات الصيدلة وكليات الطب الأسنان المجموعة الطبية لزيادة العدد خطة القبول لهذه الكليات بحيث نقدر نستوعب جميع أبنائنا الطلبة، فيما لا سمح الله إذا صار تعثر في قبولهم في الجامعات الحكومية، أيضا هناك خطة قبول لقبولهم في مجموعة طبية في جامعات الأهلية والكليات الأهلية الموجودة في عموم العراق. شكري وتقديري لحضراتكم جئتوا لتغطية هذا الحدث المهم. ندعو أبنائنا الطلبة بالتوجه للاستمارة وعدم التوجه للمكاتب الخاصة لسحب الاستمارة. الاستمارة موجودة بشكل مجاني في مواقع مجلس الكليات، في مواقع مجلس الجامعة، ممكن يمليها بشكل مجاني ويقدم الطلبة، وإن شاء الله نحاول نستوعب أكبر عدد من الطلبة في جامعة كركوك خدمة لأبنائنا، خدمة لأهلنا في محافظة كركوك. بس إيجاز بالكردي ولا زحمة قنوات الكردية كثيرة بخير هاتيني حمولاتكم سپاسانەکەم بۆ هاتنەوەی زانکۆی کەرکووک. دوێنێ ئەمە کە مجلس جامعی کەرکووک استمارەی قبولی طلبة لدراسات مسائي ئێوارە دامانگرد لە مۆزوعی دامانگرد استمارەکە لە موقعی مجلس جامعە هەر طلبە يتوانێ ئەو استمارەیە ڕاکێشێ و پڕی بکاتەوە بە شێوەیەکی ئەلکترۆنی، واستمارەکان ئیشەکە بێپارەیە بەلاشە بۆ هەموو طلەکان ئەتوانن ئەم مۆزوعیش بە ژێرەی تەوجیهاتی معالی وەزیر کە استمارەکە بکرێتە بەلاش. ساڵەکانی ڕابردوو هەر استمارەیە و هەر خیارێ بۆ طلبە نرخی بە 25,000 دینار بوو. ئێستا حالیان ئەم ساڵە ئەو استمارەیە بەلاشە، هەموو طلبە توانێت پڕی کاتەوە، هەموو توانێت تقديم استمارەکە بیکاتەوە بۆ زانکۆی کەرکووک. ئەم ساڵێکی تایبەتە بە نسبەت طلبەکانمان. ژمارەی طلبە ئەم ساڵ زۆرە لە شاری کەرکووکەوە لە هەموو شارەکانی عێراقەوە و معدلاتێک زۆر بەرزە. تەوجیهی سەرۆکی
وزيري تعليم عالي خطيش عندنا وزيادة نسبة القبول في حمو كليتان تايبت بكليتاني بزيشكي بحموليا كلية طب أسنان وصيدلة إجمالي طلبة كان أمصار زيادة بيتوا حتى بتوانن أو حمو طلبانا ورقرن أو طلبانا شكناوي عندنا إلى قبولي جامعات مال أتوانن بو كلياتي مسائي خمان تقديم كان هر بجوري توجيهاتي وزيري تعليم عالي أمصار زيادة ما كرد نسبة قبول لحمو دراساتي مسائي شوان حتى بتوانن جماري طلبة كان حميان ورقرن لزانكوي كركوك أو أنش كحصيان نابي أو لزانكوي كركوك أتوانن تقديم كان بو كلياتي وجامعاتي زانكوخاني أهلي كموجودة لشاري كركوك سپاس لەکەم سپاسی ئەمە غەریب لە کوردستان کردو پرسیارمەیە کەمیان ئەم ساڵ بەڵام بەڕێزانەوەی بینیتان سەبارەت بە خوێندنی زانکۆی کەرکوب بوو کە لەلایەن سەرۆکی زانکۆکەوە لەو بارەوە قسەی کرد بوو دکتۆر دەگەڕێنەوە لای جەنابەت بە داوای لێبوردنەوە ئەو پشڕانەی تێکەوت دەمەوێت بپرسم کە ئەم دراوە ئەلکترۆنیە بەهاکەی تا چەند لە ڕووی کاری بزنسەوە لە ڕووی کاری بازرگانیەوە تا چەند مامەڵەی پێوە دەکرێت لە جیاندا ئەگەر مامەڵی پێوە ناکرێت بۆچی وردە لە کۆمەڵگاکاندا جێپەی خۆی دەکاتەوە بەڵێ ئەگەر بێت و ئەمە وەکو لەگەر بێت و تەمەشا کۆمەڵگەی ئیسلامی کە کۆمەڵگەی ئیسلامی ئایا تا چەند مامەڵە بەدراوە ئەلکترۆنیەکان دەکا ئەگەر بێت و بەنسبەت دۆڵی غێر موسڵمان تەمەشا بکەینی کە کەمترە وەکو تەمەشا دەکەنی یەکەم دۆڵ کە ئەترافی بەو دراوە کردە کە ئەڵمانیا کە ئەڵمانیا ئەتراف پێ کردووە هەروە کەنەدەش هەروە بە هەمان شێوە مامەڵی پێدەکرێت هەوە لە ئەمریکاش مامەڵی پێدەکرێت چەندە لە سوئیسرا لە سوێدیش مامەڵی پێدەکرێت چەندەها دووەلی ئەوروپی کە مامەڵی پێدەکرێت کە مامەڵەیەکی بازرگانی واسعیش پێدەکرێت کە خەریکە جێگای داو بگرێتەوە وەکو باسمان کرد لە ذاتی خۆیدا کێشەی لەسەر نیە ئەگەر بێت و بۆ کاری خراپ بەکانێ یان بۆ فرتوفێڵ بەکاردەهێنێ یان ئەگەر بێت و وەکو جەهالەتی تێدا نەبێ بۆی مامەڵە پێکردن ئەگەر بێت و دراوەکە دراوەیەکی ئەلکترۆنی شەرعی و هەموو مەرزەکانی تێدابێ ئەوە هیچ کێشەی تێدانی لە ڕووی مامەڵەکردن هەروەها ڕێژەیەکی زۆریش ئەو دووەلانە کە مامەڵی پێ دەکەن وەکو باز دەکەن ئێستا کە بیتکوین ینی ڕەسمالەکەی لە پاش دەوڵەتی ئەمریکای دێ ینی ڕەسمالێکی زۆر گەورەی هەیە هەرکو وەکو ڕەسمالەکەی باز دەکەن بەقەدەر 27 دەوڵەتیە کەواتە مامەڵەیەکی زۆر بەو دراوە ئەلکترۆنیانە دەکرێت خەڵکێکی زۆر کە کاری لەسەر دەکات و بەڵام قازانج یەکەم لە بۆ شەریکەی دەگەڕێتەوە قازانج یەکەم لە بۆ شەریکەی دەگەڕێتەوە لەوانەیە زۆر جار ئێستاکە وەکو کە دراوێکی ئەلکترۆنی دەرچوو بە ناوی وانکوین کە ئافرەتێکە ڕۆزا کە دەری دەکرد لە پاشەوە ئافرەتە بزر و کە پارێکی زۆری لەو خەڵکە برد بۆیە مامەڵەکردن زۆری ئەو کەسانەی کە زەرەریان پێدەگا کە ئەو کەسانی لە ژێرەوەنا یان ئەو کەسانێک کە کەم دەرامەتن یان هەژارەکان کە لەوانەیە پارەیەکی کەم هەبێ لە پاشەوەی وای بۆ دەڕازێنەوە کە ئەگەر بێت و تەنها بکڕینی چەند ڕێژەیەک لەم دراوە دەبێتەوە هۆی قازانجێکی زۆر بۆ ئەو کەسە دەچی ئەو مامەڵە دەکا و لە پاش ئەوەی کە پارەکەی دەڕوا هیچ جێگایەکی نییە کە بچی شکار لەو جێگای بکات داوای ئەو پارەی خۆی بکە بۆیە مامەڵەکردن بەو بە شێوەیەکی گشتی کە لەو دووەلانەی باسمان کرد کە ڕادێکی زۆرە کە وەکو باز دەکرێت یەکەم جاریشکە پیزایکی پێکڕا نزیکەی بە 10,000 بیتکوین کە پارێکی زۆر دەکە ئێستا کە بێت و هەر بیتکوینێکە گەر بێت و بە 20 وەرەقە بێ ینی پارێکی زۆر دەکە بۆ دەبینین ئەگەر بێت و ڕێژەی مامەڵەکردن بەو دراوە ڕۆژ بە ڕۆژ زیادبووندایە بۆیە دەبینین کە دراوەکەش کە یەکەکەی بەهێزتر دەبێت گەر بێت و تەمەشا بکەینی ئێستا کە قیمەتەکەی زۆرە کە لەو ساڵێکە لە ساڵی 2009 کاتێک دەرچوو کە 0.1000 مقابل $1 و لە پاشەوە بووە 1 سنت لە پاشەوە بۆ $1 لە پاشەوە بۆ $200 دوای بۆ $700 دوای باسی 1900 کە باسی $2000 دەکەن یەک بیتکوین کەواتە سعرەکەی گۆڕانکاریی زۆری بەسەر هات ئەوەش دەلالەتە لەسەر ئەوەی کە خەڵکێکی زۆر مامەڵەی پێدەکات و کە لەوانەیە بە ملیۆنەها کەس کە لەو بابەتە لە دراوی ئەلکترۆنیسیا لەوانەیە بزنسی پێ بکەوە هەروە سوودمەندیشبی بەڵام لەبەر ئەوە ئێمە باز دەکەین کە ئێستاکە ئەو بە ڕێزانەی کە
بڵێن کە شتێکیان ئەعلان کردیە کە فتوایەکی شەریعیان ئەعلان کردیە وەکو دکتۆر سەید ئەحمەد و هەروە لوقمان جامیعی و هەروە دکتۆر محەممەد مۆستا زمناکۆ کە بابەتەکەیان جوان ڕوون کردیتەوە کە مەسەلەکە چیە دراوە کە لەسلی خۆیدا دروستە مامەڵی پێ بکرێ بەڵام ئەو مەرزانەی پێویستێت تێدابی کە وەکو باسمان کرد کە وەکو قمارکردن نەبی وەکو قمارکردن نەبی وەکو دەبینین بیتکوین وەکو قمار بووە بیتکوین وەکو قمار بووە کاتێکە گەر بێت و 1 سنتیش نەبووە کە ئێستا کە نزیکەی 2000 دلار دەکە یەک بت کەواتە کە مامەڵەیەکی قماراویە هەروە جەهالەتیش تێدایە تو کاتێک ئەو پارەی دەبەخشی کاتێک ئەو پارەی دەبەخشی بۆچی دەیبەخشی ئایا کە وەکو باسمان کرد ئێستا کەم بیتکوین وەکو درا و مامەڵەی لەگەر پێ ناکرێت وەکو لە شریعەتی ئیسلامدا لەو کاتەی کە دراوێک دەبتە دراو کە قیمەتی هەبێ قیمەتەکەش دەبی شێ قیمەتی دەداتە ئەو شتەی ئایان دەبی دەوڵەت بداتە یان دەبی شتەکە مقابلی زێر بەڵێ هۆکاری حرامبوونی مامەڵەکردن بەم دراوە بەڕێزت بۆ ئەوەی ئێگەڕێنیتەوە کە هیچ بەهایەکی نییە یاخودوک و کاڵایەک مامەڵی پێوە دەکرێت. بەڵێ ئەمە دووشمان هەیە بەهای وەکو ئێستاکە تەکیفی فقهی ئەگەر بێت لە ئەوە بدرایانە حسابی دراوی لەگەر بکەین وەکو دەبینین دراو وەکو دراو حساب ناکرێت لە شریعەتی ئیسلامیدا چونکە یەکەم جار دراو دەبی دەوڵەت دەری بکە دەبی وەکو لە کتوبی فقهەکانی مدەوەنە شادیکە ئیشی ئیمامە کە ئیشی ئیمام دەبی دراوکە کە ئەو دراوە یەکەم شت کە دەوڵەت دەری نەکردی کەواتە هێزیەکی نییە لە ڕووی هێزێکی یاساییە هێزێکی شەرعی نییە دووش کە باسی بەها دەکەین ینی ئەو بەهای لە چێن دەربەتە سینایە چۆن بەدەست ئینایە ئەگەر بێت کەواتە مامەڵی دراوی لەگەر ناکرێت ئیلا لەو کاتەی مامەڵی دراوی لەگەر دەکەین ئەگەر بێت و دەوڵەتێک تەبەنی بکە یان ئەگەر بێت و عالەمیان هەموو ئیترافیان بەو دراوەی کرد و باقێکی تایبەتی هەبوو هەروەها دەتوانی ئەگەر بێت و کەسێک سبێنی ئەو دراوەی لێ بردرا بچی شکار بکە و کە مافەکەی نەخورێ بەڵام ئێستا زۆر بە ئاسانی مافی ئەو کەسە دەخورێ ئەگەر بێت و مەزموعەیە پارەیەکی هەبی کە بیتکوین لە پاشەوە ئەگەر بێت و چون هاکی ئەو بەرنامەیان کرد ئەو پارەیان لێ برچێ بابرێنی قەرەبووی ئەو کەسە دەکاتەوە هیچ جێگایەک نییە کە بچی ئەو کەسە شکایەتی لێ بکە بۆیە کەسەکە تووشی زەرەر دەبێت ئیسلامیش لا ضەرەرە وەلا ضیرار کە ئیسلامدا نە زەرەری تێدا نە زەرێکی بە کەس دەگەین کەواتە لەو بابەتە بابەتە باشە کەواتە با بەراوردێ بکەین کەواتە قسەکەی جەناب بدوا بوو کە هیچ زەمانەتێک بۆ بەشداربوویەک نییە لەم دراوە ئەلکترۆنیە کە کاتێک لە ڕوودانی قەیرانێکدا کێشە بۆ سەروەتەکەی دروست بوو بفەوتێ بەڵام لە هەمان کاتیشدا کەسێک کە دراو مامەڵە بە دراوی کاغەزەکە بۆ نمونە تمەن دۆلار لیرەی تورکی لە بازاری دراوەکاندا مامەڵی پێوە دەکرێت تووشی قەیرانێکە بێ ئیفلاسەکات ئەم بەراوردە ینی جیاوازیەکەیان چییە؟ بەڵێ ئەگەر بێت و لە دراوی تەقلیدی باز بکەین ئەو کەسە پارەکەی لە دەستە خۆی ینی بەڕاستی لێی نادەزرێ وەکو دزینێک کە نەتوانی ئەگەر بێت لێشی بدزرێ دەتوانی کە ئیزراعاتی خۆی بکە کە زربەور بوون منم پارەی خۆم لە بانقێکم دانایە بانقێک دانایە کە دراوی تەقلیدیە ئەو دراوی تەقلیدی ئەگەر بێت و ئەو بانقە هەچی بەسەر بێ ئەم دەتوانم داوای پارەکەی لێ بکەم چون ئەو کەسە ضامنە ئەو کەسە ئەو شەریکی ئەو بانقە ضامنە بەڵام ئێستا کە من پارەی خۆم لە بیتکوینی دانایە کە ئەنەمە وەکو بانقە کە ئەو بانقەش بەڕاستی کاتێک ئەگەر بێت و ئەو پارانە لە حیسابەکەم ڕۆیش لە حیسابەکەم ئەگەر بێت و هەر گۆڕانکارێکی بەسەر من لە شوێ داوای قەرەبوو بکەمەوە جێگایەک نییە بۆ یەک لەو شتانێک کە دەبتە هۆی ئەوەی کە ئەم پارانە بەڕاستی مامەڵەکردنی پێ دروستنیە بریتە لە ضەمانی تێدانە وەکو باسمان کرد دووش کە بریتی بوو لە کە جێگایەکی تایبەت دەریناکە وەکو دەوڵەت کە بەهای بداتە ئەو بابەتەی هەروەها باسی ئەوەشمان کرد زاروێ دەبتە بابەتی قمار وەکو چیە وەکو قمارێکە کەسەکە وەکو لەو ماوەیە کە شتێک دەرچوو بە هەماشی دراوێکی ئەلکترۆنی دەرچوو پێی دەوترا پای تەنها ئەتوو ئەپلیکیشنی ئەو پایدا دەبەزاندوو لە پاش ئەوەی دەی خەڵکت خڕ دەکردەوە لە پاش ئەوە پای تو بەرز دەبوو ئەو یەکەیە ئەو یەکە درا ئەلکترۆنی بەرز دەبوو بێ ئەوەیە تو هیچ بەشداری بکەیت بێەوەی هیچ بەشداری بکەیت بەڵام تو مامەڵە لەگەر چێ دەکەی لەگە شتێکی نادیار بەڕاستی مامەڵەکردن لەگە شتێکی نادیاریش لە شریعەتی ئیسلامدا ئەگەر بێت و جەهالەت ئینجا لە کەسەکان هەبی لە سعرەکە هەبی لە خودی شتەکە هەبی ئەو جەهالەتە دەبتە هۆی دروستبوونی کێشە کەسێک لەسەر حیسابی کەسێک قازان زەگە خوای پەروەردگاریش دەفەرمووی یا ئەیها الذین آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل دەبتە هۆی ئەوەی کۆمەڵە کەسێکی ڕەئسمال پارەی خەڵک بخۆن بە ناحەقی
کەسە دەوڵەمەندەکە دەوڵەمەندتر دەبێت چونکە ئەو پارەیە هەموو دەستەشێن دەن ئەم دەستمی ئێستاکە بابرێن بتکوینی دەکڕم ئەو بتکوینانە کاتێ دەکڕم بتکوینەکە تەنها شتێکی فەڕەزیە گریمانیە من هیچم نەکڕیا تەنها شتێکی یعنی هیچ قیمەتیشی نییە نە شتێکی مەلموسە نەبەهایە نەسلعەیە نەدراوە هیچ شتێک نییە تەنها شتێکە دراوە تەنها حسابێکی ئەلکترۆنیە بەڵام کاتێکم پارە دەبەخشم ئەو پارە ڕاستەخۆ دەستە سەر حسابی ئەم شەریکیە دەبتا وەکو باز دەکەم بە ملیارەها بە تریلیۆن دلاری هەیە بە تریلیۆن دلاری هەیە وەکو هەموو لەسەر حسابیشی ئەو تریلیۆن دلارەی لەسەر حسابی چێ خڕکرد لەسەر حسابی خەڵشی بۆ یەک لەو شتانێکە ئیسلام هاتێ لە بۆ ئەوەی کە لیکەیلا یەکونە دوولەتەن بەینە الئەغنیا ئەمە کاتێک دەبینی خوای پەروەردگار زەکات و هەروە سەدەقەی دانێ تاکو پارە لەکن یەک چین کۆنە بتووە ئەو جۆرە دراوە دەبتەوە هۆی ئەوە پارە لەکن یەک چین کۆ بتووە کاتێک پارە لەکن یەک چین کۆ بووە کەواتە دەبتەوە هۆی دروستبوونی عبودیەت چینایەتی دروست دەبێ بەڕاستی یعنی ئێستا کە دەبینین کە چینایەتی لە ناو ڕاستە لە ناو ئینسانیەت نەما بەڵام لە ناو دەوڵەتەکانمان وەکو دەوڵەتی زلهێزمان هەیە دەوڵەتی ناویمان هەیە دەوڵەتی نازان تازە پێشکەوتومان هەیە کە ئەو تصنیفە لەسەر ئەساسیە لەسەر ئەساسی هەموو مەسەلەی اقتصادە بۆ لەوانەیە ئەو دراوە بتەوە هۆی ئەوەی کۆنتترۆلی دەوڵەتی پێ بکرێن ینی بابەتەکە تەنها بابەتێکی اقتصادی نییە لەوانەیە بابەتەکە پەیوەندی بە بابەتی سیاسیش هەبی چونکە کۆنتترۆلکردنی ئەو دراوانە بەڕاستی دەبی دەستەیەکی گەورەی لە پێشبی کە توانیتی ئەو هەموو پارە کۆ کاتوەکو باسمان کە ڕەسمانەکەی لە پاش دەوڵەتی ئەمریکای دێ کە چەندەها پارەی هەیە. زۆر باشە دکتۆر ئەمەوێت بپرسم کەواتە چی بکرێت بۆ ئەوەی کە هاوڵاتی کاتێک بەشدار دەبێت لەمە درکی بەمە نەکردووە کە لە شریعەتی ئیسلامە حرامە و بەهای قوماری زۆرتر بەسەرەوەک لە بەهای اقتصادی ئەوە چی بکرێت بۆی هاوڵاتی تاک بەشدار نەبێت لە ئەم جۆرە مامەڵەکردن بە دراوەدا؟ بەڵێ ئەو بابەت کەم شت خەڵک بگەڕێتەوە سەر ئەسڵ کە بەڕاستی بەهێزکردنی مەسەلەی پەروەردەی ئاینی کە عەقیدە لێرە کە بیرروباوری ئینسانە بەهێز بکەین چونکە گەربێت و بیرروباوری و ئینسانە بەهێز نەکراوە کەسەکە دەرێکا کە حەلال و حرامە هیچ گرنگی بە حەلال و حرام نادا بۆیە بەهێزکردنی بیرروباوەڕ کە ئەو بیرروباوەڕا دەبتە هۆی ئەوەی ئینسانە لەم تاوانانە کە مەسەلەی حەلالە یا مەسەلەی حرامە بگەڕێتەوە لە پاشەوەی ئەو کەسە پێویستە فێرە بابەتی فقی بکە بۆ نمونە کاتێک ئیمامی عومەر باز دەکا کاتێک کەسێک دەهات کڕین و فرۆشتنی دەکرد ڕێگای نادەکڕین و فرۆشتن بکات تاکو فێرە فقی بەیع نەبی کە فقی بەیعی زانی ئینجا ئەو کەسە تووشی سنابی تووشی نەڕیبا دەبی تووشی نە قومار دەبی تووشی نەبابەتی غەرەر دەبی نە تووشی جەهالەت نە کەس فێری لێ دەکات نە فێریش لە کەس دەکات بەڵام ئەگەر بێت و لە بابەتە فقیەکان دووربی و هەروەها سەرچاوەی بابرین کەسێکی نەگەڕێتەوە لای کەسێکی زانە ئەو کەسە بەکەی خۆ دەچی مامەڵەتن هەمە بەستەکەی س دەبین بە بەستەکەی بریتە قازانس ئێستاکە بەڕاستی ئینسانەکانی ئەو سەردەمە زۆربەی زۆری کاتێک مامەڵە دەکەن ڕچاوی شەریعەت و ناشەریعەتی ناکەن ڕچاوی قازانس دەکەن ئینجا قازانسەکە بە شێوەیەکە بە شێوەیەک نییە ئەوە بەبستنی ئەوش دەگەڕێتەوە لە بۆ بیر و باوەڕی ئەو کەسە ئەو زۆر کەسەیە کە بیر و باوەڕێکی بەهێزیە تەلەفۆن لە بۆ مامۆستایەکی ئاینی دەکات ئەو بابەتی لێ دەپرسی و لە پاشەوەی قناعاتی دێ هەر چەندە قازانجێکی کردی واز لەو کارە دەینی بۆ ئەو کەسانی هەتا ئێستا کە نەیان کردووە ئەو دراوانەیان نەکڕۆ بە هیچ شێوەیەک بەڕاستی ئەو دراوانە تا ئێستا ینی بەو مەرزانی ئێستا کە تیاندا ئێزە سبیت کوینە چوان کوینە چلایت کوینە چەندەها ناویتران هەیە ئەگەر بێت و مەرزەکانی شریعەتی ئیسلامی تێداوی ئینسان خۆی لێ نەدا چونکە لەوانەیە فێری لێ بکرێت بە خۆی زەرە دەکە لە ئاخیرەکەی ئەو شەریکانە ئسلوبێکی ئیغڕایان هەیە یەکەم جار کە قازانجێکی زۆر دەدەنە بەشداربووەکانی خۆیان لە پاش ئەوەی لە هێر کانسیە شەریکەکە دەنێ شەریکەکەمان ئیفلاسی کرد پارەکە ڕاست توش ناتوانانی هیچ لێکویچینەوەیش بکەیت نێودەوڵەتیانیش کە زۆر زاروێ ئەو بابەتانە کە ئیتراف پێ نەکراوە ناتوانین لێ پێچینەوێ بکەیت کەواتە پارەکەی و ئینسانە چێ دەڕوە بۆ ئەو کەسانێ تاکو ئێساکەش بەشداریان کردووە وەکو خوای پەروەردگار کاتێک باسی ڕیبا دەکات لە پاشەوەی واز دەبێن و عفى الله عما سلف ئەو کەی کە ڕوویدا کردیتیان ئەو عفى الله عما سلف پارەکەی خۆیان بەدەست بینەوە ئەو بتکوینانەیە ئێستا لە بەدەستە و بە
بدەنەوە شەریکەی بیکەنەوە پارە بەڕاستی ئەو جۆرە مامەڵە دەبتە هۆی چێ چونکە زۆر زاروێ وەکو باسم کرد دەبتە هۆی سپیکردنەوەی پارە یعنی زۆر زاروێ معاملاتی وە خراپ بەو بیتکوینەی دەکرێت ئێستاکە بۆ نمونە ئەگەر بێت و برین بیتکوین پارە نییە کەواتە ئەتوو وەکو مساهم بەشداری ئەو شەریکەت کردی مساهمی ینی بەشدار بکە کاتێک بەشدار بووی کاتێک مساهمی بەشداری ئەو شەریکەی ئایا ئەو شەریکە مامەڵی بەچ دەکات بۆیە کاتێککە تو دێی کە دەبێت شەریک لەگەر کەسێک دەبی بزانی ئەو کەسەی کە شەریکی لەگەری ئایا چ شتێک دەکری چ شتێک دەفرۆشی ئایا مامەڵەکەی دروست یا مامەڵەکەی دروست نیە زۆربەی زۆری ئەوم هەتا وەکو زۆر بەزار دکتۆر ئەحمەد والیسانی باسی بابەتێکدا هەتا بانکەکانیش بەڕاستی ئەمە باس کێشەمە لەگە باقیشێ زۆربەی زۆری بانکە نێودوڵەتەکانیش هەموو باقی ڕیبەوینێ جا ئەگەر بێت و ئەو بانکە باقیێکی ئەلکترۆنیوی هیچ ڕقابەیەکی لەسەر بێت مامەڵە بە چ بکە مامەڵە بە هەموو شتێک دەکە بەڕاست بۆ ئەگەر بێت و بێ تەکیفێک بکەین برێ ئەو دراو نیە وەکو تۆ وەکو بەشدار بوونێک سەنەدێکی مساهمەیە کات و بەشدار بووی لەو شەریکەی کاتێکە تو بەشدار بووی بە چ نیەتێک بەشدار بووی ئایا دەزانی ئەو شەریکە مامەڵی بەس دەکە مامەڵی بە مخدرات دەکا مامەڵی بە عرق دەکا مامەڵی بە ئینسان دەکا مامەڵی بە ڕیبا دەکات دەبی مامەڵی بە ئەسلیحە دەکا دەی بزانی مامەڵی بەس دەکە تەنها تو بەشداریکردن زۆر جارە لە کۆمپانیە کە کۆمپانیەکی هاوبەشە دەی بزانی ئەو کۆمپانیە زۆر زار ئێستاکە خەڵکەیە پارەی دەچی دەست خۆش بێت زۆر سپاس بۆ قسەکانت دەست و چاو خۆش بێت لە کاتمان گرتی سپاس کە لە هەولێرەوە بۆ بەڕێز دکتۆر محەممەد خالید مامۆسای زانکۆ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت وەڵە بینەرانی عزیز دەچینە بەرگەی ڤیددیۆکانیەوە کە هاوکارمان ئەبوو بەکەر ئەمەر ڤیددیۆیەکی جوانی بۆ ئامادە کردوین لەسەر دیمەنی وەرزی پاییز و هەنار فەرمونون با پێکەوە بینەر فەرموو
بینەران و بیسەران گەشتینە کۆتایی بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژ بۆ هیوای گشت بڕگە و بابەتەکان جێگەی ڕزامەندی ئێوەی خۆشەویست بوو بێت تاڵقەیەکی دیکە و سبەینە پێتان دەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ دەست خۆش زبێنیژی